4 قاتیل. قاتیلی یەکەم ئەو بێهۆشنەیە کە خێزانی پیاوە مردووەکەیە. لە هەموو کەسێک زیاتر نەفرەت لەو دەکەین، لە هەموو کەس زیاتر غیرە لەو دەکەین. دووەمیان دەستی ڕاستی قوربانیەکەیە. لە هەموو کەسێک کەمتر متمانە بەو دەکەین، لە هەموو کەسێک زیاتر بەو ڕادەکێشرێن. سێهەمین قاتیل ئەو کەسێک کە گولەی لەسەری قوربانیەکە دەقات. لە هەموو کەسێک زیاتر لەو دەترسین، لە هەموو کەسێک باشتر ئەو دەناسین. قاتیلی چوارەمیش نایە. باکەمێ چاوەڕێ بکەین. نایە ئەیشان. علی تۆ قسە لەگەڵ کردووە؟ چی دەڵێ لە چێیە؟ لە دوای ئەو ڕۆژەوە نەمبینیوە. جوانترین شتی کردووە. پیاوە تۆڵەی خۆی وەرگرتووە و ڕۆیشتە و دوور کەوتۆتەوە. خۆی ون کردووە. باکەمێ چاوەڕێ بکەین. 14 ساڵ بەس نەبوو؟ بەس بوو. تۆ لەکوێ کوڕم؟ پەیوەندێکت کردبە؟ ئەیشان لە بابەتی میراتەکەەوە کێشەکەیە؟ ئێستا مڵکوماڵەکانی حساب دەکرێن. نوێ مڵکوماڵەکانی دەخرێتە سەرناوی جەنگیز. کێشەک لەمەدا هەیە؟ نا، بەڵێنم پێداوە. علی لەو کۆبوونەوەی دوای کەنعان ئەنجامەدا پەیامی خۆت گەیاند؟ کەسەیە قبوڵینەکە لە ژێرەستی کار بکە؟ من ئەو لایەنە چارەسەر دەکەم. کەسێکیش بنێرە بۆ قومارخانەکانی جەنگیز تا سەرپەرشتنی پاراستنی ئەوێ بکە. باش. پیاوێکمان کوشت بە هەر چوارمان. یەکێ لە بەهێزترین پیاوەکانی ئەسپانبوڵمان کوشت. هەمومان بەو خوێنی نێوان خۆمانمان پاک کردەوە. لەمڕۆ بە دواوە هیچ حسابێک لە نێوانماندا نەما. ڕێکەوتین. هیچ حسابێک لە نێوانماندا نەما. کەسی لە دوای کەس داڕا ناکە عالی. ڕێکەوتین. مردوەکانمان شاردەوە. ناتوانین بیان گەڕێینەوە کاکە عالی. ئیتر لەمە دوانە بە سێری دواوە بکەین. ئەی تۆ حساباتی ئەزەل لەگەڵ ئێمە کۆتایی هات؟ لە کۆتایی دەکارت لەگەڵ ئێمە تەواو بوو ئەزەل؟ من ئەزەل نیم. من ئیتر ئەزەل نیم. کارم لەگەڵ ئەزەل تەواو بوو. من عمرم. وەڵامی پرسیارەکەشت کۆتایی هات. کارم لەگەڵ ئێوە کۆتایی هات. لەگەڵ هەمومان؟ لەگەڵ هەمووتان.
دەک بەخێر چی ئازار عمر لەوێ ڕەقوەستا بووی لە ژوورێ بۆیە وات کرد تاسمان پێ نەکەن ئێستا چۆن دەیکەین وەگەوەی قسەمان کرد ئێوارێکتر دەبینین چۆن دەتێ ئاوا دەیکەین لە شوێیەکتر ببینین ئای خۆیە عمر بەڕاستی تاوا بوو دەگەڕی تۆلام ئیتر هەموو شتێک کۆتایی پێهادوانیە ئەیشان عمر شتێکێ پێویستە پێتی بڵێم کە دەڵێم تەواو عەشقەکەی عومەر بۆ تۆ ئەویش تەواو من ئیتر عاشقی تۆ نیم بەڵام قسەمان کرد پەیماند بە مندا درۆت لەگەڵ کردم باقەس درۆت لەگەڵ کردم بەڕێگای شتر قبوڵت نەدەکرد قبوڵت دەکرد ئیتر تۆ منت خۆش ناوێ نەخێر باوەڕ ناکەم باوەڕ ناکەم کۆتایی ناتوم باوەڕ ناکەم قاتلی چوارەمیش عاقڵترینیانە لە هەمویان ژیانی تاڵترە لەوێ خواحافیزی لە ڕابردووی کرد ئەو کاری کە تۆ بە نیوەسلی جێتێژ من تەواوم کرد عومەر چونکە ئەو هەڵەیە نەکرد کە تۆ کردت دەی ڕاستەکەی بڵێ تەنها من و تۆین ئەو نەفرەتەی تۆ لە زیندان ئاگری تۆڵە و مۆڵە نەبوو عاشقی ئەیشان تۆی کوشت بۆ ئەو پێویست بم بوانە پێویست بوو من تەواوی کەم تەواوم کرد ئەو شتم کرد کە هەرگیز تۆ پێ نەدەکرا هەردووکمە باش دەزانین عاشق بوونی ئەیشان واتە دۆڕاندن بەرامبەر ئەیشان ئیتر لەمە دۆ ناکەوینەوە ناو بیرە ئیتر هاوار ناکەوی بڵێ بۆ ئەو شتێک کە تۆ لە من دویست کردم ئیتر لەوێ وەرە دەرەوە کاری من کۆتایی هات جارێشتر عاشقی ئەیشان نەبیەوە هات کۆتاییم پێهێنا چۆن دەبێ تۆ چۆن دەگەڕێیتەوە عومەر بۆچی هیچ بیر نایەتەوە ئەی باشە بۆچی خۆمە بیر نایەتەوە وەرە دەرەوە دەڵێم کۆتاییم پێهێنا ئیتر لێ وەرە دەرەوە وەرە دەرەوە دەمەوێت خۆم بگەڕێنمەوە وەرە دەرەوە
دەرەوە ئەوەی پێویست بوو کردم ئیتر وەرە دەرەوە هێشتم کردە سەر و کوشتم و تۆڵەم وەرگرتەوە هەموو شتێکم کرد وەرە دەرەوە نامەوێت ئیتر بماسن بەسە بەسە دەبێت عومەر بگەڕێنمەوە دەبێت عومەر بگەڕێنمەوە ئەمڕۆ زەحمەتترین شتم کرد کاکە عەلی تێگەیشتم براکەم ئەی شارم جێش کاکە ئیتر ناتوانێت هیچ شتێک لە عومەر بکە بێگومان ناتوانێت بیکەم دەمەوێت بگەڕێمەوە ماڵی خۆم بەڵام ئەو ئەزەلە بە یەخەمەوە نووسەوە من ئیتر نامەوێت بمازەل ئەو ئەزەلە بێ بەزە ئێستەم کارە تەواو ئیتر عومەر ئەیە گەری شتێک لە دواوە نەما بێ ئەگەری تر کەس نەیە بە ناوی عومەر وەرە براکەم وەرە بەیەکەوە ئەو عومەرە دەدۆزینەوە یەک دوو قسە بکەین سەبارەت بە ڕۆژی بینینی جان دەڵێ من هاتووشی قوتابخانەی پێ دەکەم هەمیشە ها بیر لەوە دەکەیتەوە چی لە ناو ماڵ بگۆڕم ها منیش یەک دوو بیرۆکەت بدەمێ پێش هەموو شتێک هەموو مۆبیلیاتەکانی ناو ماڵ بگۆڕە حیفە بۆم خانووە یانیش هەموو شتێک بسووتێنە و لە سەرەتاوە بیان کڕەوە جوانترە حەوزێکیش لێرە هەبێ وەرە ئێرە جەنگیز وەرە ئای جەنگیز هێشتا پیشانم نەداوی ئەوێ چۆنە؟ نەخێر ئەوە تا ژیانێکی نوێ کەواتە خانوویەکی نوێ تەنانەت سەیریش نەکرد وتم نەخێر تێنە گەیشتی من ژیانێکم هەیە ژیانی نوێم ناوێت ها لەگەڵ عومەر هێشتان باوەڕ ناکەی ئەیشان هەیە ئەیشان عومەرێکی هەیە عومەر مرد تۆ کوشتت من کوشتم ئەزەل کوشتی کەسێک نەما بە ناوی عومەر ئەیشان گوێم لێ بە تۆی وت خۆشم ناوێت تۆش لە بیری کە کۆشکێکی گەورە و گرانت هەیە ژوورێک پارەت هەیە دەتامی لێ وەرگرا ها قبوڵی کە ئەشکی وە کۆتایی هات ئەمە چییە؟ هیچ کات باوەڕ بە عەشقی من نەکردووە
ماڵەکە بۆ تۆ من دەچم بۆ لای عومەر لەوانەیە ئەمەیان بۆ من ببێ گەر 5 سانتیمی لێ بکەینەوە بۆ من دەبێ وەڵڵا وەڵا ئەگەر نیوەی لێ بکەیتەوە ئێمە بۆ دەبێ فرە دەبڕە منیش بەژن و باڵام جوانە چۆنە؟ بوومەتە گاڵتە جار وانە؟ ناکوڕە گاڵتە جاری چی؟ بیگرە تەواو تۆ بیگرە مەبەست دەوەی عومەر بێقیمەت بوو وانە؟ ناکوڕە وەستا دەڵێم یەکەم جار ئەزەل لەبیر بکەین بە شێوازی عەلی هەر شتێکیش عاجز دەکا هەر شتێک خۆی بە تۆ نووساندووە لێیدا ئای عەلی وەک شێتە سەرکەشەکەی گەڕەکی خۆمان هایتێ بەرچاومە تۆ بیکە من سەیری دەکەم باشە ها بۆ نمونە ئەزەل حەزی بە هونەر و وێنەیە لە دەستی ڕزگارمان بێ ئەو وێنەیە با 300 دلارە کورا جاتوخە بیدێنە بەرگولە هێشتا باشتر نیە لەمە کاکە عەلی کورا ئامان ئەو ئەزەلەی خوێندن وازی لێ هێنا بەس ئەو وازی نەهێنا با وازی لێ بێنین نەخێر 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 تەواو کاکە تەواو کاکە تەواو وازی لێ بێنە کاکە عەلی تەواو وازی لێ بێنە تۆ خۆت بادوومەکە من خۆم دەیکەم تەواو ها سەرین ئەزا سەری پێ کردووە بیگرە سەیری ئەوێ کە ئەوێ پشتەوە کۆمپیوتەرە گرنگەکەی ئەزەل هەموو شتێک لەوێ وانە هەموو پیلانەکانی تۆ ئەو هەموو ساڵە چۆنە ئەزەل چۆنە؟ دەزانی هەر کەسە لێرە فایلێکی هەیە؟ عەلی چەند پەرداخ شەراب دەخواتەوە ئەم مانگە جەنگیش چی کردووە؟ سەعات چەند ئەیشانە ماڵی دەچێتە دەرەوە نەمتوانێت ناوجێگەکەم بە ئارامی بخەوم چەندین ساڵ هەمیشە لەسەر قەنەفە خەوتومە ئاوا بەخێری هەمیشە سەیری بنمیچکە و هەموو ئەو شاتانی لەسەری ددانی خۆم لێکداوە ئەزاری قمارچی ئەو ئەزەری هەموو کەسێک دەخوێنێتەوە ئەو ئەزەری هەموو کەسێکی شکاری دەکرد ئەو ئەزەری چۆتە ناو هەموو شتێک ئەو ئەزەری متمانە بە کەس ناکە
ئاوازەلەی بەرامبەر هەموو شتێک شێت بووە ئاوازەلەی هەموو کەسێکی بەکارێنا ئاوازەلەی بیرکە کوڕە ڕێگە بە خۆشەویستی هەزەل نەدەی ئەمڕۆوە آخر کوڕە ئەمڕۆوە لەکوێی لەوێی وەرە ئیتر تۆ لەکوێی شتێک هەیە لە مێشکی مندا کەسێک نەبووە کە هەمیشە تۆ وەکو خۆت ببینێ لەبارەی منەوە شتێکت بیستووە بەڵام شتێکی نایزانی دەمێ پێتی بڵێم گەر ڕێگەم دەی هیچ شتێک لەبارەی تۆ سەرنجی من ڕاناکێشێ زۆر کورتە تا پەیوەندی بە عەلیۆ نەکردووە تکایە وا دەیکا ئازا 2 دقە تکایە کۆگان واز لە تەلەفۆنەکە بێنە بۆ خۆمی لێبگەڕێ بڕۆ ئەمە دوا چانسمە لەگەڵ عومەر هەموو شتێک کۆتایی هات ئێستا لەگەڵ عومەر بەڵام لە هیچ شوێنێ نایگرم لە من ڕادەکا ئەوە بوو بۆچی مانە بۆ من باسەکەی تا یارمەتیم دەی چونکە ژنی و تێدەگەی چۆن تێبگەم من هەرگیز ئەو پیاوم کە خۆشویستوە نەمناردۆ بۆ زیندان ئەیە پیاوی بخۆشویستە من شتێکت بەسەر بێنێ بۆ نمونە داوای هاوسەرگیریت لێ بکا و دواتر فرەداتە بەر دەرگا هەموو پارەکەت و خانووەکەت و هەموو شتێکت ببات بە بیانی ئەوی پێک شاد دەبنەوە دژمنەکانی پێت بکوژێ دواتر بڵێ خۆشم ناوێ درۆ لەگەڵ کات و بڕوات کەوایە بڕۆ پێیوتی خۆشم ناوی بۆ زیاتر خۆت سوک دەکەی خۆشی دێم تۆ گرنگی بەو نادەی هەموو جیهانەوە دەزانێ ئەیشان باوەڕ ناکەن هیچ باوەڕ ناکەن تۆ باوەڕکە شوێنەکەی بڵێ یەکسەر ڕادەکەم هەموو شتێک کۆتایی هات ئێستاش ئەگەر بڕوا ئازاد تکایە یارمەتیمدا با منی شتێکت بێ بڵم لەبارەی خۆمەوە کە نایزانی چەند دەگیری بگریە نایخوا چونکە من زۆر باش ژنانی وەک تۆ دەناسم دەردی تۆ عومەر و ئەوانە نییە لەوم خۆش دەوێ ئەو هەموو شتە بۆ هێشتا دەڵێ خۆشم دەوێ درۆیە تۆ پیاوێک دەوێ بە دوای خۆت داڕایکێشی گوناحە هاتووی بڵێ بۆ خاتری من تووشی چ حاڵێک بووە سیر کە منی چەند خۆش دەوێ سیر کە ژنێشی چەند بە نرخم چەند بە قیمەتم ئیتر دەردی تۆمەیە نەخێر تۆ بۆیە هاتووتە لای من چونکە من ژنم وانە بەڵام لەبەرەوە نییە کە لێت تێدەگەم تا بڵێ دڵناسکەم هاتوویتە لام تا یەکسەر شوێنی ئەزەلت پێ بڵێم چونکە تۆ زۆر عاقڵی منیش دەبوایە بەزەیم بە تۆ بەهاتبایەوە نەکەی بەم بڵی بێبەزەی گەر کەسێک هەبێ بێبەزەی بێەوە ئێوەن هەمووتان ئاوانەی سراوتون چ عومەر لە من خۆش بێ بێبەزەین هەمووتان چونکە گەر باوەڕکەن تێدەگەن عاشقی ئێوە لە چاو ئێمە چەند لاوازە چەند ناتاوەوە من لەگەڵ عومەر ئاوام گەر بشتوتین گەر هەزار جار پەیوەندیمان تێ بدەین بشکەین باش بزانە بۆ لێک جیابوونەوە بۆ ئاشبوونەوەش پیاو بکوژین ئێمە هەر عاشقین تا مردنی شەر ئاوا دەمێنینەوە
یارمەتیم نادەی؟ مەیدا من دێمە ئێرە دەپارێم بۆ چۆک دادەنێم و دەگریم بۆ شەرمیش ناکەم چونکە خۆشم دەیە هەموو شتێک دەکەم گەر تۆ کچێکی عاشق بی لەم هەستە تێدەگەی بەڵام وا دیارە هەرگیز ئەم هەستت نەبووە لەبەرەوە زگت بەم نەستێ زگت بە خۆت بستێ منتاز بێک دەی وەرە با چێشتەکەت سار دەبێتەوە ئەم پەرژینە تێک چۆ وا چاچی دەکەمەوە پەرژینەکە و دەرگاکان عیبیان نییە هەروەها ئەو دۆڵابەی سەرەوە کورە ئێرت کردوتە دەستگای چاکردنەوە خوا سەلامەتت کە من ناتوانم ئاوا دانیشم مەلیحە باوکم ڕاست دەڵێ پەرژینەکە پێویستی بە چاکردنەوەیە ئەگەر حەزگە هەمویان نەدەکەینەوە باوکە بەیانی دەیکەم بەیانی زۆر دەکەم بە یەکەوە دەیکەین یەک دەقەوە بۆنی چی بگەرمە شەمیدە لایکە ناکاتە دروست کردێ بە مریشێک ئۆخ لەوە نەخۆشە دەی تێکە باوکە باوکە ئاها لە مەیدانە خانوێکەیە هی مام سابر و ئەوان مام سابر و ئەوان باریان کردە خانووەکەژە بەتاڵی ماوەتەوە وابزانم خانوێکی زۆر گەورەیە وانێ باوکە ئەرە چەند ژووری هەیە نازانم بەڵام زۆر گەورەیە من دەڵێم کە لە جەتیەوەیەوە بۆ تاڵی بمێنێتەوە بۆچی من نەیکڕم هەم لە ئێوەش نزیکە ئەگەر ژوورەکانی خوارە لێک بدەین هۆڵێکی جوانی دەدەچێ باوکە وە توانین سەرتەرێکی داری شوێنەواری عوسمانیەکان بکەینەوە من کۆمەڵێک لەو شوێنەوارانەم هەیە تۆش بە مۆسڵەیەم شتانەی بیکەینەوە وە کۆنی باوکە هەموو خەڵکیژێن بۆ مناوە وتت بیکەینەوە بەڵێ باوکە بیکەینەوە دەوێش دوو ژوور بۆ ئێوەدا دەنێم ئەگەر ئێوە ویستانەوێ دەمێنینەوە ئەم جار جار هاوینان دەڕۆم خزمەتکارێکیش بۆ دایکم دەگرین دەبێتە یاریدەری ئەو ها دایکە دەڵێ چی چێ ئێوە ناتەنێ بچن بۆ لای عومەری خۆتان مەلیحە ئەمەر بەڵێ دایەجان گەڕایتەوە گەڕامەوە دایەجان کەی جارێکی تر دەڕۆیتەوە هەرگیز جارێشتر ناڕۆم بەڕاستە مەلیحە با من پێشوەقت قسە لەگەڵ کوڕەکەم بکەم ئەمەر بەڵێ دایە پەیمەن جارێکی تر ناڕۆیتەوە پەیمان دایەجان هەرگیز جارێشتر ناڕۆم کوڕەکەم گوێت لێ بوو مونتاز دەڵێ جارێکی تر ناڕۆمەوە شتێکم بۆ دروست کردووە بۆستە دەچم بۆت دەهێنم ڕاوەستە مەلیحە باوکە ئاخ کوڕەکەم جارێک دڵمان خۆش دەکەی جارێک ڕوومان لێوەردەجێڕی
ئایا کوڕەکەمان ماوە یان مردووە؟ ئێمەش سەرمان سوورماوە. حەقتە باوکە، ناتوانم ڕابردوو بگۆڕم، بەڵام دەتوانم داهاتوون بگۆڕم. تێنەگەیشتی کوڕم، دایکت دەزانم باوکە گوێ لە منیش بگرە. لەمڕۆ داهاتوون پەیوەندی بە ڕابردوومەوە نەما، چونکە کۆتایی هات. لەبەر تۆ دڵم پێی خۆشە عومەر، بەڵام دایکت بۆ خاتری دایکیشم پێت خۆش نەباوکە؟ بە کوڕەکەی شادۆتە بۆ خاتری ئەوش دڵخۆش نی؟ نازانی کوڕەکەم، تۆ هەر کاتێ هات بیتەوە. بێڵێ باوکە، من هەر کاتێ هاتمەوە شتێکی خراپ ڕووی داوە. هەر کاتێک کە دێمەوە کەسانێک دەمرن. دەبێڵێ باوکە با لە دڵ نەمێنێتەوە. تۆ هەر کاتێک بیتەوە. دایکت باش نییە کوڕم، تۆ بۆ دایکت بوویتە نەکبەتی. چۆن وا دەڵێ باوکە؟ ممتاز. لێرەین مەلیحە. ئەمەم هێناوە. لێم دێ؟ کامل پێچەکە بۆ عومەری کوڕم هەڵم گرتەوە. کامل پێچەکە وەرە بۆیە هەڵم گرتەوە، بەو هیوام ڕۆژێک بگەڕێتەوە. ناگەڕێتەوە نییە ممتاز؟ پێم بڵێ وانە ناگەڕێتەوە. سەیدکە لە بیر دەکەم، بەڵام چەندی بیر دەکەمەوە ئەوەندە زیاتر غەمبار دەبم. دە پێم بڵێ ممتاز. ڕاستە مەلیحە، کوڕەکەمان لە بەندی خانە مرد. تۆ بڕۆ ژوورێ، ستا منیش دێم. دایکم چی وەسەراتەوە؟ هەموو جارێک دوای ڕۆشنی تۆ ئاوای لێدێ. بە بایبێن لە دکتۆرێک بەڵکو دەترسێ کوڕم نایبینی؟ هەموو جارێک کە دەیتەوە دەڵێی ناڕۆم. باوەڕ دەکەم دایکت لەوە دەترسێ دووبارە بڕۆیتەوە. سەیری ئێمە بکە ئەزەل، ئێمە پیر بووینە. مرۆڤ چەند جار دەتوانێت بەرگەی ئازاری ڕۆڵەکەی بگرێ، تەنها تاکە ئاواتیان ئەوە بێ ئاخۆ دەبێت بژێتەوە. هەر بڵێن مرد، هەر بڵێن دێتەوە. چی بکەم؟ تۆ باوەڕ دەکەی تا ئێمەش باوەڕ بکەین. ئەو پیاوەی کە ئیستا لە بەرامبەرم دانیشتووە ئایا کوڕەکەی منە؟ ئایا ئەو ئەومەرە لێرەیە؟ پێویست بەمە ناکە حیساباتم بۆ باس بکەیت، پەیمانم پێ بدەیت. پێویستیمان پێ نییە خانومان بۆ بکڕی چاکەمان لەگەڵ بکەیت. ئێمە بۆ خۆمان هەردەڕۆین. تەنها گەر بێت و عومەر دووبارە بگەڕێتەوە ئەو ماڵە، کوڕەکەی من هەموو شتێک دەکا، بە زیادەشەوە دەزانم. ئیتر پەیمانم پێمەدە. عومەر بدۆزەرەوە، بیهێنەوە، ئەوەندەمان بەسە. ئیتر ئەزەل لەوە دەترسا ئەگەر بێت و عومەر تەنانەت لای خێزانەکەشی نەبێ. ئەی لەکوێیە؟ لەکوێ عومەر؟ وەرە ئیتر لەکوێی؟
من جانم هێنایەوە لە قوتابخانە هێنامەوە ئێستاش دەمێز بڕۆم دەڕۆم من تۆ باشی؟ ئەزارت نەدۆزیەوە؟ چی دەبێ گەرنەی دۆزیەوە؟ نازانم هەمووتینە دوژمێنی منە لەگەڵ من بوون ئەوەندە خراپە؟ لەگەڵ تۆ بوون جوانترین شتی دنیای ئایشان تەواو من لێرەم لەلاتم ئەو پیاوە چاوەڕەت دەکرد گەیشت کاک جەنگیز برتانە سەرمێز؟ بەڵێ کاک جەنگیز وەکو وتتان ناوی چی بوو؟ ناوی نووریە ئۆ کاک نووری گیان بەخێراتی جارێ یەکترمان نەناسیوە سندان لەو کەسەدا کە ناتناسێ کاکە چەندیە؟ شەش کارتیە؟ کاک عەلی داوای لێ کردم پێی وتم لەمە دوات تۆ چاوە لە قومارخانەکەی جەنگیز دەبێ بۆیە هاتوومە تا قسە لەسەر مەرجەکان بکەین قبوڵە چۆن یانی؟ هەر مەرجێک دادەنیتە پێشم هەمووی خۆبۆڵە ناوی تۆم زۆر بیستووە کارکردن لەگەڵ تۆ شەرەفێکی گەورەیە شتێکی پێچەوانە هەیە؟ کاک عەلی وتی زەحمەتە جەنگیز تۆ زۆر ماندوو دەکا ئای لەو گازگرێ گاڵتە جارە ئەو گازگرە پیتەر بوو کاتی خۆی ئۆتۆمبیڵی منی چاک دەکردەوە لەوێ ناسیم پیتەر بووە؟ دواتر چی بوو کارەکانی لێ تێک چوو تووشی نەهامەتی بوو بۆیە هاتە لام و لێ پاڕایەوە داوای کاری لێم کرد خۆت دەزانی کاتی خۆی لە قوبرس من ئۆتێلێکی گەورەم بۆ بکردمە پاسەوانی خۆم لای تۆ کاری کردووە؟ عەلی شێتە زوو هەڵدەچێ ڕۆژێک سەیرم کرد لە نێوچەوانی هیچ کەسێک لە ئۆتێلەکەی مندا نەماوە چی بکەم بێچارە بوو منیش دەرم کرد لە کاری ئێمەدا دەبێ عاکمی سنوورەکانی خۆت وتم عەلی بڕۆ بۆ خۆت لەسەر شەقام ببە ڕێگر کاتێک کارەکە دەستی بە گەورە بووم کرد کار بە خەڵکی بکە تا بتوانی قازانج بکەیت تۆ قازانج دەکەیت تا ئەوەی لاشە قازانج بکە ها بەڵام لەلایەنی کاری زیرەکانە پێویستە متمانە بە ئەزەل بکەین ئەزەل جیاوازە ماچاس ئەزەل پیاوێکە خاڵۆ پێیگەیاندووە ئێستا ئێوە چی دەکەن؟ کارەکەتان زەحمەتە بەبێ ئەزەل؟ چۆن یانی؟ بەتوانە وتووە؟ قۆرتان بەسەر دوعات کە کەس لێتان هەڵەستێتەوە بێزارتان نەکات ئەزەل ڕۆیشت ئیتر تەواو ئەو کارانە جێهێشت شتیوان نابێ دەمێکە بۆرە نووریگیان تەنها گازگەری فیتەرچیتان ماوەتەوە چی بڵێن؟ بە خۆتان خۆش مەسەلەی جەنگیز چی بووە؟ من لە جێی ئەو بندای ناخەم ئەمەد تەنانەت تۆش بڵێ کۆتایی هاتووە من ناوەستم
خۆت جارە ناکاکە عەلی. بێنە بێنە من دەزانم چۆن ئارامی کەمەوە بێنە. بەیانی ئەیشان هات هاتە ئێرە بۆچی؟ بە دوای ئەزەلدا دەگەڕا. هەر ئەومان قسان بوو. تەفۆکەم لەکوێ بوو؟ خۆ دەستی لە کوڕەکەم نەدا. سیر کە بەڕاستمە. نەخێر. تاو هەتیوانێنمەوە سەر خۆی. ئێمە ناتوانین لەمانە ڕزگارمان بێ. ئەلی من یەکەم جارە لەگەڵ ئەو ژنە قسە دەکەم. زۆر پاڕایەوە بە ئەزەل نەڵێن هاتووە؟ نەکەی. نەکەی. هیچ قسە و پاڕانەوەیەکی ئەو هەڵخەڵەتێنە بە ئەزەل نێڵی هات تێگەیشتی؟ تۆش ناوی ئەو نەهێنیتەوە سەر زمانت. وا زۆر لە خۆی دەکا. نەهێنیتەوە نە ئەم بابەتەوە. تێگەیشتی؟ ناویان نێتە ئەو ماڵە. تێگەیشت لێم؟ کاکە میوان تا ناتوە. تۆ بوەستە. کاری منە. خواتە من درێژت کە عەلی. سەلامەت بی. ئەرێ گازەکەی ناودەست و زەخرەفەی هەبوو ها؟ بەڕێزان خێرە؟ نەهاتوونە بۆ پیرۆزبایی وانە؟ هاتوونە عەلی بڕوخێنە. لێ گەڕێ با بۆ خۆی چارێکە. ئەزەل لەکوێیە؟ ماوەیەک لەمەوبەر کەسێک خۆی لە کاروبارەکان هەڵدەخورتان. لەو دەپرسێ. پێناچێ عەلی بە شوێنەکەی بزانێ. گەر بیزانیایە پێمانی دەوت. ئێوە چی لە من دەپرسن کاچینە؟ ئەزەل لەکوێیە؟ نییە. بۆتە جوتیار و گەنم و جۆ دەچێنێ. بێوە چی کوڕە ئەزە لەکوێیە؟ من قسەکەری بەرامبەر ئێوەم. منیش لەمەوە پرسیارێکم هەیە. چۆن پرسیارێک؟ عەلی چەند قومارخانە لە ژێردەستی ئێمەدایە؟ زۆر. 43. ناسیاوە بڕیار دەرەکانمان چێن لەوێ؟ کوڕە من سوزانم هەر کەرەگایە کە ئێوە پەروەردەتان کردووە. پێویستە بزانی. خاڵۆ دەیزانی. ئەزەلیش دەیزانێ. ئەم هەفتەیە دەچینە سۆفیا. تۆ لەوێ نوێنەراتی ئێمە دەکەی. پێویستمان بە کەسێکە ناسرااو بێ. هەر شتێک کە ئەزەل کرد بێتی منیش دەیکەم. گومانتان هەیە؟ گومانمان هەیە. با ئارام بێ. با بەژاری برادەرایەتی قسە بکەین. بەڵام عەلی گەر ئەزەل نەبێ پیاوێکت هەیە لە دنیای کاردا ها پێم بڵێ پیاوێکی هونەرمەند هەتا پیاوێکی لەو شێوەیە ها پێم بڵێ. حسابیان بکەم. هەندێک ناسیاوم هەیە. ئێمەش هەندێک دەوروبەرمان هەیە. کەسی وەک خاڵۆن نییە. کەسی وەک ئەزەل نییە. پیاوەکان وەک ئەوەی سەیری ئەزەلیان دەکرد سەیری تۆ ناکەن. دەست بە ئەزەل مەکەوە کوڕە. پیاوەکانی من دڵسۆزترینن. دوژمنەکان لە ئەزەل دەکشێنەوە. لە منیش دەکشێنەوە. کوڕە من عەلی گازگرم. هەموو کەسێک لە من دەترسێ. مادام ئاوایە ئێمە چۆن توانیمان بینە ژوورەوە؟ چۆن هاتینە بەرامبەر تۆ؟ چۆن ئاوەدا بەزینە سەرت ها؟ گازگیر ناتوانن بمگرن ها؟ دەتوانین. چونکە لە یەکەم دەرفەتدا گەرچەکەکەت دەربێنی
کەسێک دێ بۆێرە چەکێکی گەورەتر دەردێنێ لە ناو ماڵەکەی خۆمدا بۆ سەتان بۆ مندانەوەتەوە بۆسە و ئەمشتانە نییە تۆ لە قسە تێناگەی تاقیکردنەوەیەکمان کردی دۆڕۆی کوڕم دەردی ئێمە ئازاردانی تۆ نییە تۆش بچکۆلەیەکی خراپی بەڵام ناتوانانی شۆری ئەزەر بڕکەیتەوە تۆ لە ئیزنی خاڵۆ دەرناچی تۆ بۆ ئێمە نانێکی باشی تۆ باشی بۆ ئێمە نانێکی باش تەواوم کوڕە من بۆ ئێوە بۆ هەموو تا تەواوم تۆ یەک پیسایش نازانی گەر بێت و ئێستا لێت پرسم تۆ تەنانەت نازانی چەند پارەش ناو جیرفانتە گوێ بگرە با باش پێتان بگێنم ئەزەل هێشتا بۆ پیاوانی وەک ئێوە نابێ بیڵێ بیڵێ ئێوە جێلن پارەکانی ناو جیرفان دەربێنە تۆ بەزدی تا دەری بێنە نەوەت سەد و بیست چەند؟ سەد و چل سەد و نەوەت سەد و نەوەت سەدجینە ئێستا هەمووتان وەلبن چییە؟ چییە؟ سەد و بیست سەد و چل سەد و شێست سەد و هەشتا گەردنمان ئازاد کە گەر کارێکت هەبوو وەرە لە دەرگا بدا دەیکەینەوە خەمن نەبێت ڕاستم ژمارد کوڕا زانم چەند پارەم لە جیفانە بە ژمارد و دەرهێنانی و پارەیە لەبەر چامان بوویتە ڕیق عەلی تۆ پیسایش بنایە ئێوە ئەزەتەن نەوێ ئەوە تۆ لێرە بووی ئەی داوای منتان لە عەلی نەکرد شەرەپەتێکمان وەرگرت سەرەپاتێکش لە من وەرگرن چەک لە من ڕادەکەشی وەرە با کاری تۆ ئاسان بکەم جوان جێ بگرە نەکەی بیتەقێنی چونکە بیتەقێنی تۆ جوان بیرکەوە پیاوەکانی قەرەکایە بەرامبەر من تەقاندیان چیم لەوان کرد ئاواز لە تۆ دەکەم ئەگەر ئێوە هاتوتەوەکو عەلی تاقیب بکەنەوە هەموومان لەو تاقیکردنەوەیە دەردەچین یادگارەکەی خاڵۆ لە لای منە ئێستا هەر کەسەوە ئەوەی ناو جولفانی دەربێنێ ئەگەر سێری جولفانی تۆ بکەم نەخشە دەردەچێت دوای عەلی هەرێمەکانە نێوان خۆتان دابەش دەکەن لەبەرەوە هاتوونە بۆ ئێرە چونکە ئێوە چاوتان لەسەر شوێنەکەی عەلیە ڕاستە ڕاستە ئەزەل کەمێکی برا ئێستا لەناو جولفانی تۆ لاپەڕەیە قسە دەردەکەوێت ئەرجومانی کاکت بەشێکی بۆ دۆ بڕیوەتەوە تۆش تەنها بە قسەی ئەو دەگەڕی ئەویش بەشێک دەداتێ بە جۆش و خڕۆشی هەلێکی زێڕینە لەناو جولفانت هەیە لەناوەوە هەیە دەتانەوێ ئەزەر بگەڕێتەوە ئەگەر ئەزەر بگەڕێتەوە چی لە خائینی وەک ئێوە دەکا لەناو جیرفانی من چی هەیە لێ من نەپرسی جیرفانی تۆ هیچ گۆچ لەوانێ جەواد جیرفانی تۆ و دڵی تۆ و مێشتی تۆ هەمووی بۆشە تۆ بە نرخی بنەپێڵایەکی فیتنەی جاسووسی یانی بۆ خۆت بزانە تۆ یەک پیساییش نی ئەمڕۆ لێرەی
چونکە ئێوە هەواڵەکەتاندا تۆش هەواڵەکەت لەم پیاوە وەرگرت ئەگەر ئەسە لێرە بێ هێشتا تێنەگەیشت و چیتانێ دەکا ها ئەگەر ئەسە لێرە بێ ناتوانێ مەرامی ئەوە بە ئاسانی بخوێنێتەوە ئەگەر ئەسە لێرە بێ مەرامی بیستان ناخوێنێتەوە ها هەر هەمووتان ئەسەتان خۆشەوێ ها دەتانەوێت ئەسەر بگەڕێتەوە دەتانەوێت ئەسەر بێتەوە ها ئەسەتان دەوێت ئەگەر ئەسە لێرە بۆیە چینەوە دەکرد کوڕە ها ئەزار بەریدا ئەو پیاوەت کوشت بەسە ئەو پیاوەت کوشت بەسە بەسە ئەگەر ئەسە لێرە بێ هەر یەکەتانەتانەوێت ئێستا بزانن چیتانێ دەکا ئێستا دەنێ بزانن وەربن منیش نامەوێت بەڵام تۆ نایبینی ئەگەر ئەسەر نەبێ ئەوانە چی بەسەر دێنن چێڵ دەخەڵەتێنم کاکە عەلی ناتوانم بمەوە عومەرێک کە دایکم پێچکەی وێ هەڵگرتووە دەستکاندن و فرەدانی شەدەماوەکانی ئەسەر ناکرێ ئەسەر لەبێ بکەی ئەسەر بە یەخەمەوە نووساوە و لێم ناگەرە بە ئاسانی بەرم نادا ئەرێ بەسە کوڕا زۆرت گۆمێشکم بچوو ئەزەل لە بەیانیەوە خەریکی دەرفەتێک بدۆزیتەوە ئەزەل و فلان نەماوە کوڕم تۆ بە خۆت دەتەوێت بگەڕێیتەوە ئێستا ئەگەر ئەسەر نەبووە تۆ لە ناوچوو بووی کوڕە دوو پیرەستە چین هەر حسابیشان بۆ ناکەم بۆ خۆت دەتەوێت ئاوا باس بدەیت درۆ دەکەم کاکە عەلی دووبارە تۆ بیبتە عومەر بڕۆ ببە وە دەزانی ئەوەندە ئاسانە لە من دەپرسی ئاسانە لە ماڵەوە کۆپێکی ساوام هەیە ئەوە ئاسانە لە پیا کوشتنەوە هاتمە سەر بێدە کردی مناڵ عەلی گەر دەتوانی بڕۆ گرنگی بە کوڕەکەی خۆت بدە هەوڵ دە تێ بکۆشە ئەو بگەڕێنەوە پێدەکرێت لە ماڵێک دەچی دەچتە ماڵێکی تر بڕۆ لە دەرگای ڕاستەقینە بدە گەر دەتەوێت بڕۆ لە ناوی دابشی خابرێ نەمەیە کوڕە خابرێ نەمەیە کەوایە بیکە ژیانی ڕاستەقینە لە قمارکردن و ئەمرکردن ناچێت ببە عومەر ببە عوسمان ببە ئینسان ئیتر یەکەی ڕابردوو بەردا ناوت هەر چیەک بێ بڕۆ لە ناوی دابژی بڕۆ چۆن ئاوە بێنە بەریدا بیگرە چۆنە ترساوی وانیا نەوەک بەری دەمەوە نەوەک شتێک ببێ ها بیگرە کاکە مناڵەکەت بیگرە تاوانەکەی مەخەمەلی عومەر مایخەمەلی عومەر تۆ لە ژیان دەترسی دەڵێم نازانم ژیان چۆن بووە ئەوە 4 ساڵە دوورم لە ژیان دەبێ بگەڕێمەوە بەڵام لە بیرم کردو تێ ناگەی ئاوا کوڕە ئاوا وەکو گرتی مناڵێک ژیان بگەڕێنەوە وەکو پارەدان بە شت و مەک ئەمە کاری پاڵدانەوە نیە لەسەر خەنەفە کوڕم زەحمەتترینی بەیانیان هەڵستانەوەیە و دووبارە پاڵدانەوەیە لەسەر جێگا کەنعانمان کوشتۆ بە مچی ئەگەر ڕاز دەکەی بڕۆ کوڕەکەت بدۆزەرەوە کە بەیانیان درێک لە خەواڵ نەستی خەزانەکە دەر قسە بکە تۆ بەیانی زوو لە خەواستە زانە دەبێ بێنە بڕۆ گەر ئازاتی تێدایە کوڕەکەت بگەڕێنەوە دەتەوێت ڕاستیەکەت پێ بڵێم ها دەتەوێت ببیتەوە عومەر بڕۆ منداڵەکەت بگەڕێنەوە سەیری چی دەکەی ئەگەر تۆ لە بیرت کردووە تۆ چێی ئەوە هەرچەندی هەوڵ دەیت خۆت بیر ناکەوێتەوە و لە خەڵکانی تر تۆڕە دەبی من تازبەک دەمێکە عومەر سەری لێمان نەداوە سیر کە دڵم شکاوە کاری هەیە مەلیحە کارێکێ لە خێزانەکەی گرنگتر بێ سیر کە دڵم شکاوە بەڵام گەر قسەت لەگەڵ کرد پێی بڵێ با سەرێکمان لێ بدە تەنها 5 دقە پێی دەڵێم مەلیحە بۆ بیرکەوتنەوە
بێوەستان هەمیشە هاوار دەکەی. ئەم خانە بۆ فرۆشتنە، بۆ بیرکەوتنەوە لە دەست خۆت ڕادەکەی. هەمیشە خۆت لە هەمان شوێن دەبینیتەوە، مناڵی خۆت، گەنجایەتی، هەموو ئەو شتە چاکانەی کە کردوتە لەو شوێنەدایە. ئۆیسا هەرکێ هەموو کەسێک بۆ بیرکەوتنەوەی خۆی پێویستی بە کەسێک ترە. فەرموو. جەنگیز پێویستە بێتە لام. ها؟ نا کاکە، من هێشتا پێویستە لە لای کەسێک بم، ناتوانم بێم. چی بووە؟ ئەزەل نەگەڕایەوە، نایەوێ. بۆچی بای ناتێ بچی بۆ قوتابخانە؟ شکم دێشێ. جان دایکان لەم شتانە تێدەگەن، ڕاستەکەی بڵێ. دەیڵێم بەڵام بە کەسی نەڵێ. کچێکەیە خۆشم دەوێ، بەیانی یادی لە دایک بوونێتی. هیچ شتێکم بۆ نەکڕیوە، بۆشم بکڕی بە جیاوازی نەبوو، چونکە دیارەکەی ئۆخزی بەدڵ دەبێ. ئەمە بۆچی؟ چونکە ئۆخز لە پێش منەوەیە، یەکەمی قوتابخانەیە، بەژنیشی درێژە، هەمیشە لەگەڵ ئەو قسە دەکات. لەگەڵ تۆ قسە ناکە؟ دایکە تا ئۆخز هەبێت چی لە من بکە، لەوانەکانم خراپم، هەمیشە لەبەر سزادان لە ژووری بەڕێوبەرم، بەژنیشم کورتە. ئۆف. سێری من کە کوڕەکەم. هێی تۆ هاوڕێکە زۆر خۆش دەیە؟ ئەو هەر ئاگاشی لێم نییە. وەرە با چیرۆکەکەت بۆ باسکەم. چیرۆکی و عاشقی کەم کەسێک لە ژیاندا دەڵێ مەحاڵە. بیگەرمەوە؟ لە یەکێ لە گەڕە کاژارەکاندا منداڵێک دەژیا، مناڵێکی دڵپاک و زێر. ئەرێ دایکە ئەوە چیرۆکی مناڵانە؟ گوێ بگرە. ڕۆژێک کچێک هاتە گەڕەکەکە، مناڵەکەش عاشقی بوو، لە یەکەم نیگە، بەڵام کاتێ دەرچوو بەرامبەر کچەکە نێزانی چی بڵێ. ناوی کچەکەی لەسەر دیوارەکان نووسی بوو. هەرچۆنێک بێ ئەو مناڵە تاکە کەس بناخی ئەو کچەی بینی، کەسێکی تر نەیتوانی بیبینێ. ئەگەر چی مرۆڤەکان ئەوە نازانن، باوریان نەدەکرد کچەکە خۆشی دەوێ. خۆشی دەویست؟ ڕۆژێکا مناڵەکە ئەنگوستیلێکی کۆنی بۆ کچەکە مرد. دایکی پێیدا بوو، تاوەکو یەکسەر بیدا بە کچەکە. کاتێ ئەنگوستیلەکەیدا بە کچەکە نەیدەزانێت چی بڵێ، ئاڕەقی کردەوە. بەڵام بەبێ دەنجی وتی ببە بەهی من، لەو دنیادا تەنهایی من، هەرچی بەسرم دێبا بێ، هەمیشە تۆم خۆش دەوێ. چونکە من پیاوێکی ئاوام، بەدەست خۆم نییە، ئاوا لە خۆشەویستی دەگەم. ئەی کچەکە چی کرد؟ کچەکەش بە هەمان شێوە عاشقی کوڕەکە بوو، چونکە باوەڕی پێکرد، چونکە کچەکە باوەڕی بۆ پەیمانە نەکرد کە لە ناخی هەڵقوڵا بوون. کچەکەش بە کوڕەکەی وت بەبێ دەنگی؟ بەبێ دەنجی وتی منی شەڕوا، لەم دنیادا هەر شتێکم بەسەر دێبا بێ، هەمیشە تۆم خۆش دەوێ، منیش ئاوا لە خۆشەویستی گەیشتومە.
بەڵام باوەڕیان پێ نەکرد وتیان ئەم قسەیە مەحاڵە ئەوانش هەموو جارە دژی ئەوان بوون دەیانوت عەشقێک نییە بەناوی مەحاڵ بوونە هاوسەری یەکتر نەخێر کچەکە شتێکی زۆر خراپی بەرامبەر کوڕەکە کرد کوڕەکە کەوتە بەندیخانە کچەکەش لەگەڵ کەسێکی تر هاوسەرگیری کرد ناتخوا تاو نەبووە کوڕەکە دوای چەندە ساڵ بۆ تەڵەوەرگرتن هاتەوە ئازاری وهای خستە ناخی کچەکە ئەخر نابێ بۆ وای لێ کرد دواتر خەڵکی بەلگیان دەکاوان پیس بوونە وتیان عەشقی وان کۆ بووە هەموو شتێکیان لەبیر کردووە وتیان عەشقە مەحاڵە نەخێر بەڵام ئەوان نادەزانی کە عەشقێک بەناوی مەحاڵ بوونی نییە ئەوان وتیان چی ڕوودەدا باڕوودا تا هەتا یەکتریان خۆش دەوێ باشە بێ گەیشتن ناجیانە بەڵام بەیەک دەگەن دەزانی بۆچی؟ بۆچی؟ چونکە ئەوان مناڵێکیان هەیە ئای لەوە؟ بەڵێ ئەو منداڵەوان پێک دەگەینێ ڕاستی دەیژ نەڕۆشتوی وانییە کاکە هەرگیز ئەیشانت جێ نەهێشت جەنگیز لەم لەو ئەو لە ئەو شتانە کۆبکەوە بەڵکو پێویستت پێیان بێ حەز دەکەی با یەک دوو ڕۆژتر بمێنمەوە نا زۆر باشم پێویست ناکە جەنگیز سپاس تۆ دایخە بیر و هەستی عاشقەوەندە جوانە کاتێک خۆشەویستەکەمان نابینین لەوە دەترسینەوە خۆمان لەبیرکەین هەر کەسێک کە خۆی لەبیر کردووە چێە ڕۆژێک دێ دەوێ مناڵی خۆی بیرکەوێتەوە
بەڕێزم با یارمەتیت بدەم بێ زەحمەت دەمەوێت بە مناڵێکی 12 ساڵی جلوبەری بکڕم. سەرچاوم بەڕێزم ئەو وەرزە داشکاندنیشمان هەیە. سایزە چەندە؟ ڕاندنی هەڵیکۆپتەر لە ژوورەوە قەدەغەیە. باشە بێ زەحمەت دانەیەکم لەوە بدانێ دەیبم. دوو کتێبم دەوێت هیوانەی بیرکاری و زیندەوەرزانی. پۆلی چەندە؟ لە پۆلی چەند دەخوێنێ؟ 6 کوڕەکەم دەبێتە پۆلی 6. پێنج یەکسانە بە تەمەنی عایشە. عایشە تەمەنی 17 ساڵە. بە گوێرە ئەوەی تەمەنی عایشە 17 ساڵە تەمەنی وەلی دەبێت چەند بێت؟ ماوەز زۆر ئاسان دەکات چۆن؟ حاکم بابلیەکان و یەکەمین یاسادانەر و دادپەروەری جیهان چییە؟ من ئەو کەسە دەناسم. حامورابیە. ئەزەل لە کۆتاییدا ڕێگەیەکی دۆزی بۆ یەک ئومێد بۆ ئەوەی لە کۆتاییدا ئەو شتە بگەڕێنێتەوە کەونی کردهبوو. دام بەزە سەرۆ شتێک کە بەڵێنی تۆ بە هەڵە کردوێتی. ماوەیەک ئاوا بۆ خۆی لێکەڕێ. لە کۆتاییدا بۆ ئەوی بتوانێت لە چاوی کوڕەکەیەوە خۆی ببینێ کە لە ڕاستیدا ئەزەل چێ بووە بەڵام بۆ گەیشتن بە کوڕەکەی پێویست بوو کە یەکەم جار باوکی ببڕێ. نیوە شتانە هەیە لەوێ دەچووتە هەر سوپەرمارکێتێک شتی بەدڵی و تەڵ نەدەبژارد. تاقیب من دەکەی کوڕە؟ نەخێر هەرگیز لەگەڵ بووکەڵانەدا چەند جوان دەردەکەوتی دەمت ئاوا کراوە. ئای عومەرە بچکۆلانەکەی خۆمان جانم دەوێ. ئۆ هەستم پێ کرد. ئەو کوڕی منە و دەبێ وەکو کوڕی من گەورە بێ. گەر بڵم نەخێر یەک تاڵەمووی پرچم بەسە. تاڵەموویەک دەی سەلمێنێک کوڕی منە. ئەگەر ئەوەش نەبێ ئەو نامەیە کە بە تۆم نووسی ڕاستەکان ڕوون دەکاتەوە. هەموو شتێکت ئامادە کردووە؟ من باوکی ئەوم. ئەو پارچەیەکی منە. ئەو دووە پارچەی کە دەتکاتەوە عومەر؟ دوا چانستا. وەکو من گەورە دەبێ نەک وەکو تۆ. دەبێتە پیاوێکی وەکو من. کە دەڵێ پیاوێکی وەکو تۆ مەبەست پیاوێکی وەکو عومەرە؟ بەڵێ. یانی نەوەکو ئەزەل. خۆی دەردی تۆ ئەوەیە نەک لە بەرەوەی زۆر خۆش دەوێ تاوەک عومەر بێ تا بیسەلمێنی تۆ عومەری. ئەزەل نایبینی کوڕم؟ دەمێک ئەمە بەسەر سووە کە تۆ باوکایەتی کوڕەکەت بکەی وە جارێک تریش ناگەڕێتەوە ڕێک وەکو عومەر. هیچ شتێکت نێت تاوەکە ڕۆز بخەیتە پێشم جەنگیز. لەگەڵ کوڕەکەم بە یەکەوە دەژین لێرە دەژین لە دایکم و ئەوان نزیک وەکو خێزان لێرە بە یەکەوە وانە دەخوێنین. دەبینێ باوکو کوڕ. باوکو کوڕ ئەمە چۆن دەبێ؟ ها؟ بەس لەبەرەوەی ئەم ژوورت بەشیم بۆ یە کردووە؟ لەبەرەوەی ئەم جلو بەرگە سەخەتانی ناوێرت کڕیوە؟ لەبەرەوەی کتێبی چۆنێتی پێگانی مناڵت کڕیوە؟ با بزانی ئەو لەوەی نەوشت تێدەگا تۆلی تێگەیشتووی؟ ها؟ لەگەڵ کات هەموو شتێک فێر دەبم تۆ خەم مەخۆ. دەسەیرێکی ئەم ژوورەکە ئەزەل تۆ چی خەیاڵ دەکەی؟ تۆ دەزانی هەر کەجا سەیری ئەم ژوورێکە چی دەڵێ؟ من دەزانم. دەڵێ باوکە بە ئەم ژوورە بۆی زەرد بکەین. دەڵێ ئەم وێنانە
دەڵێ ئەم وێنانە چییە؟ خۆ من مناڵیم لێرە لایەن بە من گەورە بوومیتر. هەرگیز گۆرەوی کوری لە پێ ناکات چونکە ئەو گۆرەوی سادە لە پێ دەکات. مێزەکان جوان ڕازاندۆتەوە بەڵام هەرگیز لەسەری دانانیشێ چونکە جان لە مەتبەخ دەرس دەخوێنێ. لە ژوورەکەی ئەودا کۆمپیوتەر قەدەغەیە ئەزەل. کوڕەکەی من 5 ساڵ پێش ئێستا یاری بەم بووکەڵانەوە دەکرد. ئێستا لەگەڵ کچان پەیوەندی دروست کردووە. کچێک هەیە کەوتوتە ناو دڵی جارجار لای من دەیدرکێنێ. کوڕەکەی من لە تەمەنی 5 ساڵیەوە بێ ئەوەی دووباری لەسەر یەکدا بنێ ناخەوێ. حەساسیە هەیە شەوان دەیگرێت. بیبرەوە ئەسڵەن ئەگەر بزانێت تۆ چیت تەنانەت سەیری ڕوشت ناکات جەنگیز. لە ڕاستیدا هیچ شتێک نازانی. حەز دەکەی پێی بڵێ جەنگیز گەورەترین پیاوکوژی جیهانە. بەڵام من باوکێکی زۆر باشم بووە و ئەزەل باوکێک کە تۆ ناتوانێت ببی بۆ ئەو. وا دەزانی گەرجان بێتەنە ئەو ژوورە چی دەکا؟ ها؟ سەیری ئێرە دەکە ئاوایی؟ دووبارە شەرم لە باوکی دەکاتەوە و دووبارە بەرەو من ڕادەکات. دووبارە دەیهێنمەوە لای خۆم. دووبارە ڕابکە دووبارە دەیهێنمەوە لای خۆم. تاکەی تا ئەو کاتەی ڕناکە. یعنی تا ئەو کاتەی نەفرەت لە تۆ دەکا؟ لەبەرەوەی تۆ لە بەرچاوی ئەو باوکەی گەورەی کردووە ڕەشت کردەوە. لەبەرەوەی وات لێکرد نەفرەت لە دایکی بکە. لەبەرەوەی بۆ خاتری خۆت ژیانی ئەو تێکدا. بۆچی ئەزەل ها؟ بۆچی بەس لەبەرەوەی ئەو بێنێت ئەو ژوورێت پوشتی بۆ گەنەوە؟ واز لە کوڕەکەم ناهێنم جەنگیز. ئەو پێویستی بە منە. دەبڕاو لە ئەزەل تۆ پێویست بەو هەیە. هەمە بەڵێ منیش پێویستم بە کوڕەکەمە. ناتوانیت بە زۆر ببیتە باوکی. واز ناهێنم. واز لە کوڕەکەم ناهێنم. تۆ سەیرێکی ئەو ژوورەکە ئەزەل. سەیری ئەو ژوورە. چەندێک بتەوێت هیچ کاتێک ئەم ژوورە بە دڵی جان نابێت. دڵنیا بە هیچ کاتێک شتێکی وا ڕوو نادا. شەڕ دەکەم. لە سەرەتاوە. کوڕەکەت ڕۆیشت. ناتوانی بیگەڕێنیتەوە. گەرجانت دەوێت پێویستە من یارمەتیت بدەم. بێ ئەوەی من تۆ بە ئەو باس نەکەم. بێ ئەوەی بەدەستی خۆم و تەسلیمی تۆ نەکەم. ناتوانێ بکەیتە کوڕی خۆت. بەسە بیبڕەوە جەنگیز. چۆن تۆ چۆن ئەم شە بە من دەکەی؟ ڕاستە چۆن؟ تۆ دەزانی من جانم چەند خۆش دەیوانە؟ دەزانم. بەداخەوە کە دەیزانم. بۆچی واز لە کوڕەکەم دەهێنم وانە؟ چونکە لەم ژیانەدا کەسێکەیە کە زۆر لەوم خۆشتر دەوێت. ئەیشان بۆ گەڕانەوەی ئەو دەیکەم. کوڕەکەم دەبەخشم بۆ گەڕانەوەی ئەو دەیکەم ئەزەل. لە بەرامبەردا من چی بکەم؟ چاوت بە ئیشان بکەوێ. شتی ئەوە بەو بڵێ کە بتوانێت بێگزارێش ئەیشان و مەرکۆتایی پێبێنێ. شتێکی ئەوە بدۆزەرەوە ئیتر جارێکتر تۆ نەیەتەوە نێوانمان. بە هیچ شێوەیەک نەیەتەوە نێوانمان. شتی ئەوای پێ بڵێ کە مەحاڵ بێت جارێکی تر عومەر و ئەیشان بەیەکەوە بوونەوە. دەتوانی بیکەی؟ دەتوانی بۆ خاتری جان بەدەستی خۆت ئەیشان بدەی بە من ئەزەل؟ دەتوانی بیکەی؟ چۆن؟ چیرۆکێک لە مێشکمە ئیشان باسی دەکرد. بیجەرمەوە.
ڕۆژێک گەنجێکی داما و کچێکی جوانی ناسی. گەنجە داماوەکە بە شەرمەوە پرسیارێکی لە کچە جوانەکە کرد. لەگەڵ من وەرە ئەزەل. ئەو کچە جوانەی کە تا ئەو ڕۆژە باوەڕی بە داستانەکان نەبوو. باوەڕت بە کۆتای خۆشەکان هەیە؟ بێگومان باوەڕ ناکەم. لە ناکەو ئەوی هێنایەوە ئەو باوەڕی کە ئەم چیرۆکە بە خۆشی کۆتایی دێ. بە کچەکەی گوتبوو کاتی ڕاستیەکان بڕادەی خەیاڵەکان جوان دەبن، ئەوە پێویستە بەرەو ڕاستیەکە ڕابکەیت. پێی وتبوو پێش ئەوەی تێک بچێ پێویستە بەرەو پیری بچی. بەڵام کچە جوانەکە کە عاشقی کوڕە داماوەکە بوو ئەم جارە بەرەو خەیاڵی پێکشاردبوونەوە دەچێت. گیانیان سوتا بوو، بەڵام کچەکە زۆر نزیکە بە خۆشەویستەکەی شاد بێتەوە. عومەر زۆر نزیک بوونەتەوە لە کۆتایی خۆشیەکەیان هەرچێک بێت چی نێماوە. دەمزانی قابلە چی دەبێ ئەگەر کەمێشتر چاوەڕێکی بۆ گەیشتن بە کۆتاییەکی خۆش دەیوەرەیتر ئەوەی ئێمە عاشقێکی ئاوایە کە ئەگەر بێت و لە کۆتاییدا پێکشاد بین قابلە چەند ژیانێک چێ بۆ گەیشتن بە کۆتاییە خۆشەکان. نەخێر ئەیشا ناتخوا ئەو عاشقی ئێمە عاشقێکی ئەوەندە گەورەیە کە تەنها کۆتایی هاتنی بەس نییە، باڵکو نەدەبووە هەر لە سەرەتاوە دەست پێ بکە. نابێ ئەوەی ئێمە عاشقێکی ئاوایە کە لە بیرکردنی مەحاڵ دەبووە لە سەرەتاوە بیگۆڕین. عاشقان لە ساتەوە دەست پێ دەکەن کە هەموو شتێ ممکنە.
ئەو ساتە کەوا بیستە و ساتانە بیان دۆزینەوە تا بیانگەڕێنەوە گەنجە هەژارەکە هیچ پرسیار لە کتە جوانەکە نەکرد ئەگەر بێت و هات بێتەوە ئێرەش ئەو کوڕێکە کچە جوانەکە خۆشی دەوێت هەرگیز نەهات گەیشتین کاری من دەرچوون و ناردنی تۆیە لێ ڕادەبەوەی من ئامادە نەبم تەواو لەم دەرگایە هۆڵێکی یاری بلیاردی لێیە وەکو تۆ زۆر حەزی بە یاریکردنە لەوێ یەکەم جار چەند جارێک تۆ لێی ببەوە دواتر تۆ بدۆڕێ بەڵام بە جیاوازی کەم با تێنەگات گەر تێبگا خراپ دەبێت لێ مەپرسەی مرۆ چیت کرد بەڵام گەر هات و باسی شتێکی کرد بە جوانی گوێی لە هەموو شتێکی بگرا من هەمیشە گرنگم بە شتی تر دەدا ها خاڵی لاوازم بوو دەیوت تۆ سەیرم کە و بەرامبەرم دەوەستا دەیوت تۆ سەیرم کە و پێش ئەوی بچینە ماڵەوە لەناو ئۆتۆمبیل سوورێکی لێ دەدا بێ ئەوی بەدایکی بڵە لە پشتەوە ڕێگایەک هەیە دەموت دەرگای ئۆتۆمبیل قوفڵە ئەگیر ناچینێکی باش دارکاریم دەکردی وەجارێکیش زەنگیز 3 ڕۆژ قسەی لەگەڵم نەکرد دەتوانی پێشبینی بکەی 3 ڕۆژ منەوە پیاوەزە لە بۆ حاڵەوە چوم داوای لێبوردنی لێ کرد کوڕەخۆ ئەوە ڕێک هەر کوڕی دایکێتی هەموو شتەکانی بۆ دەچێت زەنگیز ئەوە بوو ئیمرۆ ئەوەندە بەسە ئەوە ئیتر هێواش هێواش فێری باوکاتی دەکەم خەمت نەبێ خەمت نەبێت بەسەر دەچێ ئازاد هەموو شوێنێک گەڕاوە بەڵام نەیدۆزیەوە ئیتر تاکە ئومێدی ئەو نەخێر دوای پشوو تاکە ئومێدی ئەو سێکردنی چاوی کوڕەکەی و بینینی عومەر بوو تێیدا ڕۆژی لە دایکبوونت پیرۆز بێ سپاست دەکەم زۆر جوانە سپاست دەکەم بەدڵتا زۆریش بەدڵم بوو ئەشیم ڕۆژی لە دایکبوونت پیرۆز بێ سپاست دەکەم ئەمەم بۆ بگرە ئەوە چییە؟ ئەمە لە خێزانەکەم بۆ ماوەتەوە ئەو قسەیە دایکم پێیدام تا بیدەما خۆشەویستەکەم ئادەی بڕۆ جان ئەویش تۆی ئەیشەم ئەها یەکەم ڕۆژی قوتابخانە کە تۆم بینی ئەها کێفاین لە زەردەکەت لەبەر بوو کە باوکت ڕۆژ بایبات لێ کرد کاتێک ڕۆیشت و دیار نەما دەستت کرد بە گریان کەس نەیبینی بەڵام من بینیم ئایشە من تۆ پێش کەسی ترەوە دەبینم بەڵام لە ناخەوە بڕۆ کوڕە خۆت بێتان مەکە گەردەتەوێ بڕۆ ئەیشەم جیاواسی نییە
گەر عەز دەکەی لەگەڵ ئەوخز هەموو هاوین بەیەکەوە باوەخز وانەکانت پێ بڵێ بەڵام بزانە کە من لە کاتی وانەدا ناوی تۆ لەسەر دەفتەرەکەم دەنووسم تۆ چی دەکەی بیکە من هەرگیز تۆ لەبیر ناکەم دەزانی بۆچی؟ وەرە ئیشەم با بڕۆین. بۆچی؟ چونکە ئەها یەکەم ڕۆژ تۆم بینی عاشقی تۆ بوومە چی بکەم ئەمە ناگۆدرێ چونکە من مناڵێکی ئاوام خۆشەویستی من ئاوایە حەز دەکەی با هەوین تێپەڕێ با مناڵەکان بڵێن ناپۆل خەیاڵی دەڕوە با بڵێن جان تێک چوە چونکە ئیشەمی خۆش دەوێ ئەگەر بێت و بۆلەکەت بگۆڕی گەر قوتابخانەکەشت بگۆڕی هەر چۆنێک بێ ڕۆژێک هەر دەدۆزمەوە دەزانی بۆچی؟ بۆچی؟ چونکە لە عەشقدا مەعاڵبوونی نییە لە کۆتاییدا بیرت کەوتەوە تۆچەی ئەزەل لە کۆتاییدا لەو شتە گەیشتی کە من لە دوایدا هەوڵم دەدا ئێستا تێگەیشتی بوون بە عومەرمانای چیە ئەزەل بوون بە عومەر واتە دۆڕاندن و تەسلیم بوون بە عاشق ئەیشان بوون بە عومەر واتە بەردەوام ڕاکردن بێ ئەوەی بتوانین پێی بگەین ئەیشان 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 لەبیرت کرد ئەیشان لەبیرت کرد ئەزەل تکە بۆستە بوون بە عومەر واتە خۆشویستنی ئەیشان تەنها یەک پرسیار لە دووە ماوەتەوە ئایا باوەڕ بە کۆتایی خۆشەکان دەکەی؟